بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. لەم بەرنامەی دیداری تایبەتدا دەپرسین ئایا کورد خاوەنی مێژووە؟ فەلسەفەی مێژوو ئیش لەسەر ماهیەت یاخود چیەتی دەکا. ئایا کورد لەکوێ ئەو چیەتیەدایە؟ ئایا کورد مێژوو دەخوێنێتەوە؟ ئایا کورد سەرکردەی هەبووە لە مێژوودا تەجاوزی ئەو دی و سنوورەکان بکات؟ ئایا سەردەمێک هەبوو لە سەدەکانی ناوەڕاستدا سەلاحەددینی ئەیوبی سەرکردەیەک بوو توانی کۆمەڵک نەتەوەی جیاواز لە ژێر ئاڵاکەیدا کۆبکاتەوە و جەنگێکی جیهانی گەورە بەرامبەری بوەستێ لە ڕووی فکری و ئایدۆلۆژیەوە هەروەها لە ڕووی داکۆکیکردن لە سنوورە جوگرافیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ ئایا لە دوای سەلاحەدین کێ سەرکردەیە؟ ئایا فەلسەفەی مێژوو پشگیری ئەو ئەزمونکردنە یا ئەو ئەزمونە مێژووی ئێستا دەکات کە کورد تێیدەپەڕێنێت؟ ئەمانە کۆمەڵێتەوەری تایبەتی بەرنامەی دیداری تایبەتە بە میوانداری بەڕێز دکتۆر موحسین محەممەد حسێن پرۆفیسۆر و هەروەها توێژەر لە مێژووی فکری مێژوو. خۆشحاڵ بووین بۆ ئامادەبوون لەم بەرنامەی دیداری تایبەت. دکتۆر بەخێر بێن سەرچاو. لەوانەیە پرسیارێکەکەم پرسیارەکە لە ڕووی فۆڕمەوە پرسیارێکی سادە بێ بەڵام هەڵگری مانایەکی گەورە بێ لە جەوهەردا. ئەویش ئەپرسم ئایا کورد خاوەنی مێژووە؟ هیچ بانە لێ ملت کەلمەی ملت شتێکی زۆر گەورەیە، یان ئەلئومە. تا ئێستا ئێمە نەبووینم ئومە. لە قەومیەکان ممکنە کوردەکان پێیان ناخۆشە بڵێن ئێمە ئومە نینە، قەومیەتیش نییە، چونکە دەوڵەتمان نییە، کیانمان نییە. بە کیان ئەو شتانە دیار دەبی. لەوانەیە کیانمان هەبووە، بەڵام کیانەکانمان گشتیان محەلی بوونە. پێم دەڵێ ئەی میدیا و کەی خەسرە و دەڵێم دەبی ئێمە ئەوەی بەڕاشکاوی دراسەی بکەین ئەو جەماعەتانە فعلەن دەوڵەتیان هەبووە، سنووری ئەو دوو دەوڵەتە لە کۆنەوە پێش ئیسلامەتی بازارەها ساڵ چەند بووە. پاش ئەو کە لە سەردەمی مێژووی ئیسلامی دەست کرا، نالێم دەستمان پێکرد بە نووسینی مێژووی کورد، مێژووی عەشائیری کوردی، مێژووی کیاناتە بچووکەکانی کوردی، یان میرنشینەکانی کوردی. زۆریش باس کراوە، ناویان پێناوی وەختی بەوەی بکوژین. کەواتە جەماعەتێک هەبووە لەسەر خاچ خۆی دەژی، بەڵام بەو معنایەیە کە ئەو جەماعەتە بەخۆی مێژوو خۆی بنووسی. من لە گۆڤاری برایەتی بوو یان هەولێر بووێن، لە هەردووچیان شتێکم نووسی، ئێمە لە بەرچی مێژووی خۆمان نەنووسیوە، ئەوان نووسیتیان ئەلئاخر ئەدەر بە ئینگلیزی. ئەگەر فورسە فارسەکانە، ئەگەر عەرەبەکان، ئەگەر تورکەکانە. ئێمە دەستمان پێکرد بە نووسینی تاریخی خۆمان لە فترێکی پێش 400 کسوور ساڵ کە شەرەفخانی بەدلیسی کتێبەکەی شەرەفنامەیدانا بە فارسی. چونکە ئێمە پیتی کوردیمان نەبووە، فورس هەیتیان، عەرەب هەیتیان، حتا ئەمازیغیەکان هەیتیان ئێستا بەکاری دەینن. ئەوە 20 ساڵە بەڕەسمی. کەواتە لە ئێمە خۆمان ئاگامان لەوە بی ئەو کاتە کە لەسەرمان ڕۆیشتووە ئەو سەردەمانە، دەمانزانی ئێمە کوردین، دەمانزانی ئێمە لە مێژوودا کار دەکەین، ئەو وەعیەمان هەبوو کە ئەمە کیانمان نییە یان کیانێکی دەبی دروستکەین. ئەو هەستانە دەبوو خۆمان بیان نووسین، کە خۆمان نەمان نووسیە با تەوەقع نەکەین ئەوانی کە ئەو مەشاکلانەمان بۆ عیلاج دەکەن بەو شێوەیە بەو شەکلە کە ئێمە دەمانەوێ. کەواتە ئەلئاخەرەکە ئەو کەسەی بەرامبەرمان ڕاوەستاوە کە مێژووی دەبی سوپاسیان بکەین، مێژوومان دەنووسی، بە باشی و بە خەراپی سوپاسیان دەکەین. چونکە ئێمە ملەتێک نین بڵێن هەموو کارەکانمان باش بووە، کارەکانمان باش بووە، کەواتە بۆ مێژووی خۆمان نەمان نووسیوە. کەواتە من ئەمێ بپرسم، کەواتە کە ئێمە ئەلئاخر مێژووی بۆ نووسیوین، خۆمان نەمان نووسیوە، ئەگەر تۆزێ دوور بۆی بڕواین خاوەنی مێژووین؟ بەو معنایە نە، بەو معنایە کە خۆمان تاریخی خۆمان مێژووی خۆمان نەمان نووسیوە، نە، ئەوان نووسیتیان. کە پیشانم بدە ئەوی نووسراوە لە مێژووی ئیسلامیدا، مەسعودیە، طبەریە، یعقوبیە، خەلیفە بن خەیاتە،
ابن الأثيرة ئێوانە چیانیان ئەگەر حتى ئەگەر ڕوحی کوردایەتیشە با بڵێن ابن الأثير ئەگەر کوردبی مناوی مناقشەوەم کردووە لە دووسێ لە باسەکانم لە کە بەغدا نەشر بووە بەباشی باسی کوردەکان ناکەن حتى ئەگەر لە دەستی بەراعەت تەقدیم دەکە کای ئەی عالەم من کورد نیم ابن الأثير ڕەگەزی باشبوون یا ئایا ئەو ڕەگەزە باشانە کامانن ئەبێ لە ناو مێژووە هەبێ بۆی بڵێن ئێمە خاوەنی مێژوین یعنی بۆ ئەبێ ئەگەر ئێمە مێژوو نووسێک لە دەرەوەی ئێمە مێژووی ئێمەی نووسی بێتەوە وەکو زەخیرەیەک و وەکو کەرەستەیەکی گەورە لە ناو مێژووە بۆ ئێستا ما بێتەوە ئێمە بتوانین ئیشی لەسەرکەین و توێژینەوەی لەسەرکەین و شرۆڤەی بکەین یعنی ئەمە بۆ ئەبێ مێژوو نەبێ ئایا ئەو جیاکاریانە کامانن کە ئەڵێ کورد خاوەنی مێژووە ئەگەر خۆی نووسی بێتی و ئەگەر خۆی نەی نووسی بێ خاوەنی مێژوو نییە خۆی لە هەندێ حالەتدا خۆت مێژوو خۆت بنووسی شتێکی باش نییە انحیاز دەکەی یعنی عیبی خۆت غڵەتەکانی خۆت هەڵەکانی خۆت دیار ناخەی دەترسەی لە ملەت یان لە حکوومەت یان بیر لە باخەلی خۆت دەکەی شتێکی باشە ئەوانی کە بۆت بنووسن بەڵام خۆشت دەبی بنووسی نەک ئیکتفا بکەی بەو کەسانە کە ناوم هینە ئێستا ئێمە ڕسائلی ماستەر ئەگەر لێرە و لە سلەیمانی و لە دهۆک الكرد في كتابات ابن الأثير الكرد في كتابات ابن العبري الكرد في كتابات الطبري أواني عشان كردين بصافي بلين معنينا بتاريخ كرد ابن الأثير دو كتابي دانا ولا تاريخ صار كنز كتابي بل الكامل في التاريخ بيوندي لصفحات دا باسي عشائر كرد كان بودكا البار في التاريخ الأتابكي باسي نجادي أتابك كان موصل بودكا حتى بتساچيناي کوردەکان بەڵام دکتۆر تۆ پێشێکی کە دەستمان پێکرد باست لەوە کردوتە بۆ زمان فارس زمانی هەبوو عەرەب هەیە بوو هەتا ئەمازیغی چەند ساڵەکانە کورد لە زەمانێکە ئەگەر زمانێکی دیاریکراوینەوە زمانی سەردەست و زمانی ستاندارد و زمانی نووسین ڕێنووس و زمانێکی باوبوو بێ یا ئەگەر مێژوو نووسێک لە دەرەوەی ئەمە کە ئەو زمانانەی زانیوە لە دەربارێکا بووە یا لە شوێنێکا بوو ئەم مێژووی نووسیوەتەوە یعنی ئێمە ئەکرێ بین دادگای ئەو قۆناغە بکەین کە ئێمە خۆمان مێژوو خۆمانە نووسیوەتەوە ئەی نابی دادگای بکەین کە دادیای ئەجدادی خۆمان باو باپیرانی خۆمان بکەین بۆ مێژوو ملەتی خۆت نەتنووسیوە کاکە مێژوو نووس کامە کە لۆمەی کام مێژوو نووسی دەکەی لەو کاتەدا چێ ئەوە ئەو کەسانەی کە مێژووی ئێمەی نووسیوە من حەز ناکەم بەس خۆمان مێژوو خۆمان بنووسین لە بینین لە ڕوانگەی ئەوان با کو تەماشا دەکراین ئەوان چۆن تەماشامان دەکەن ئەلئاخر چۆن تەماشامان دەکە ئیتر تۆ ئەگەر زمانێکی ئێستا زمانی ستاندەرمان هەیە چما من لە ئەکادمیە کوردیم صراع کەبوو لە بەیدایەتی تشکیل ئەکادمیە تا ئێستاش بەردەوامە ئێستا زیاتر لە کوردستانی عێراقدا لە هەرێمی کوردستان دوو زمان هەیە بە تەماشای بەرنامەکانی من بەرنامە بەلەجەکی وا پیشان بدرێت کەم بەباشی لێ تێناگەم بەجێ دێڵم دەچمە کەناڵێکیکە زمانی ستاندەرد ئەو ئومنیەتی هەموو ئینسانێکی قومیە کە بتوانین عەرەبەکان من چوومە مەغرب چوومە جێزایر چوومە تونس چوومە مەسەر لە وڵاتانی شام بەڵام مشکلم نەبوو لە لیبیا 5 ساڵ دەرسم دەبووتەوە بە زمانی عەرەبی بەڵێ با تەوەرێکی ئینەکی کە باسکەین پرسیاییکە فەلسەفەی مێژوو ئیش لەسەر ماهیەت و چیەتی فەلسەفە ئەکا کورد لەکوێی ئەم چیەتێدایە هیچ نیتی بەشداری نەکردووە لە مێژوو کەواتە چونکە مێژوو دراسەی مێژوو دراسەکردنی مێژوو دەتگەینیتە دراسەکردنی فەلسەفەی مێژوو ئەوە ئەنجامەکەیتی کە تۆ معلوماتە تەبوو لەسەر مێژووی ملەتی خۆت لەسەر جەماعەتێکی معەن دەتوانی فەلسەفەی مێژووی ئەو جەماعەتەی ئەو ملەتەی ئەو مجتەمەعی بکەیت ئەمە تاریخ خۆمان نەمان نووسیبی چۆن فەیلسوفی تاریخمان دەبی چێیە فەیلسوفیت ئێستا نیمانە ئێستا پەیدا بووە لە بواری زانکۆکان کە لەسەر فەلسەفەی مێژوو دەنووسی با کەسێکی ببینم لەسەر فەلسەفەی مێژوو لای فەیلسوفی مێژووی کوردی فولان هەمانە ئەوە ڤیکۆیە ئەوە شپنگلەرە ئەوە تۆینبیە ئەوە فەرناند برودێلە ئەویش حتا مشریفەکەی پسپۆریەکەی لە فەلسەفەی مێژوودانە
بەڵام ئەوەی کە نووسیوێتی بڵێن ئەوی نووسیتی مشریفەکەیشی مشریفەکەی اختصاصی فەلسەفەی مێژووی بەڵام من ئەمەوە بگەڕێمەوە یعنی ئەم دوو پرسیاری پێشوو ئەمە بەیەکەوە بەسمەوە ئەکرێ ئێمە لەبەرەوەی بەو پێناسە و تعریف و چوارچەوە دیاریکراوەی کە بەڕێزت هێمات بۆ کرد کە کورد خاوەنی مێژوو نیە لەبەرەوەی خۆی نەینووسیوەتەوە کەواتە ئەگەر فەلسەفەی مێژووش قسە لەسەر ماهیەتی مێژووکە کورد لێرەدا غیابی هەیە غیابی هەیە خۆشکەم غیابی نەبایە یعنی خۆی توراسی فارسی و عربی هەیتیان لە بواری فەلسەفەی مێژوو ئەگەر با ناویشیان لێ نەناوی فەلسەفەی مێژوو یەک لەوانە مەسکەوەی ئەندێزار ناوەکەی دێ بە فەلسەفەی مێژوو ئەوە کتێبەکەیتی دوای ابن خەلدون گاڵتە نییە ابن خەلدون کە عالیمەکی اجتماع کۆمەڵناسی و فەلسەفەی تاریخیش ئەو نالێ ئەو فەلسەفەی تاریخە بەڵام مەراحیلەکان پیشان دەدا فەرقەکەی من بەحسەکەم نووسی کە لە کوێت وەختی خۆی ساڵی 85 نەشر بووە باسی مقارنەم کردووە ڤیکۆ کە فەیلسوفێکی عەزیمی مێژووە لەگەڵ ابن خەلدون ابن خەلدون ئەسڵەن ئەوان نەیانزانیوە کە لە بلێ مێژوودا فەلسەفەی مێژوو هەیە کەوا ئەوان زۆر لەمە پێشکەوتوترن یعنی توراثی عربی ئیسلامی بەڵام نەیانزانی ئەوە دەینووسن ئەو فەلسەفە مێژوو ئێستا ئێمە نیتمان کە شت دەنووسی لە بواری فکری تاریخی ئێستا پێی بڵێن فەلسەفەی مێژوو با ناوەکەی لێنێن ناو لێنان مهم نییە چونکە ڤۆلتێر لە کتێبەکەی باسی فەلسەفە مێژوو دەکە کە مەبەستەکەی فەلسەفە مێژوو نییە هەندێک کەس باسی فەلسەفە وەک ابن خەلدون باسی فەلسەفە مێژوو دەکە کە ناوی لێنانە فەلسەفەی مێژوو ئێمە لە هەردوو حالەت دەنیمانە چ ابن خەلدونمان هەیە باسی فەلسەفەی مێژوومان بۆ بکە بە ناوی دەرەوەی فەلسەفەی مێژوو چ وەک ڤۆلتێر کە ناوی فەلسەفەی تاریخی لێدەنێ بەڵام فەلسەفەی مێژوون ئەو باسی منهەجی بەحث تاریخ هەندێک توێژەری بواری سیاسی زۆر جار بوونی مێژوو و بوونی سەرچاوە و کەرەستە ئەو کەرەستانەی کە لە ناو مێژووە دەسەکەون ئەبەسێتەوە بە بوونی دەوڵەت و چیان و قەوارەیەکی سیاسیەوە بەڕای تۆ ئەمە بەشێکی پەیوەندی بەوە نییە کە ئێمە خاوەنی دۆزێک نەبووین بۆ خۆمان و هەمیشە میللەتێک و نەتەوەیەکی ژێردەست بووین و دەسەڵاتە سەردەستەکان بەسەرمانەوە بوون خۆی وجودی دەولەت وجودی هەر کیانێک يعني تصور حتى للتاريخ الإسلامي ده لبدايته لسردمي بيغمبر عليه الصلاة والسلام دسيان بينكر بالتاريخ نسي باش أو باش جمع آيات قرآني باش جمع حديث باش جمع حديث دسيان بيكر بميجنوسين زانيا اشتكيا أو يك لسر يك وقت طبقات وقت سيني معرفي كزوربو كواتب دبي أما بنوسي حتى لبير ما نسي دسيان بيكر لسيري بيغمبر لسيري صحابة لا دولتي أصل صدر الإسلام الأموي كواتا الدولة ميجنوسي خوي خلق دكا ميجنوسي شهيا باش روخاني دولة شدة نوسي يعني جنادة أويك بلام دولتها بوك يعني كبوة إساباسي ودكا ابن خلدون سرب دولتك نبوة لفتري ضعفي لاوازبوني دولة إسلامي شتنوسي بلام دولة إسلامي أجر لعراق دانبو أو كاتل لجير دا صلاة مغولة كان بو بلام لمصر لجير دا صلاة مغولة كان نبوة لتونس وللجزائر لقلاي بني سلامة كدس بيكر بمقدمة كيدو أي تاريخ كينوسي دولة إسلامي هبوة بناوي إسلامي أجر عربي أجر أمازيغ بي أو مانيا كوات التاريخ كياني سياسي تاريخ دروس دكا دقريتوا بو بيشوا باسي تسبكا لا بيشوا تساب وتسمح حتى باسي نكرم وصل او برسياره كلاسيكي هميشه لني وندرونا كبيري و توجينا وكولا او شنانيك توجينا ويتي انجام دي بعض نبوني دولة وكياني سياسي وفلسفي دولة داري اكري آية اگر بواتا فلسفه كرد بو نيتواني ولا فلسفي نقشتوا بدولة داري وفلسفي دولة داري نبيني وأزموني نكردوا جواز زوي كلا رابردوا باسكري دولتي ميدياها ولا ميجوا وكومالي كياناتي ناوچي معنا ووكو اويتو زور جالنو سينا كان دا باسكي علي إمارتي أمير شيني بسر قرديك وهب ولا شوينك أماننا بس بواتا جلوباليكي بواتا قشتي جيهانيكي قشجيريكي يعني بو كرد نيتواني وبقى بأزمون كردني دولة داري لروي
پراکتیکی و فەلسەفەی دەوڵەتداریشی نەبینیوە. دەوڵەتی میدیا و ئەویکە کەی خەسرە و ئەوانی کەش چیان بەجێشتووە بۆمان حتا ئاسارەکەی دیراسەی بکەن بڵێن ئەو کاتی ملەتی کورد مجتەمەعی کوردی دەوڵەتی کوردی حکوومەتی کوردی وای کردووە کووە ئێمە لە ناشیدەکەن ئێمە ڕۆڵەی میدیا و کەی خەسرەوین کە ئاساریان ئەگەر من لە یەقیندا بم بۆ مێژویان بۆ بەجێهێشتوین ئێمە ئەگەڕێنەوە ڕابردوو ئەڵێن 150 ساڵ لە 600 پێش زین بۆ 550 پێش زین ئێمە خاوەنی دەوڵەتی میدیا بووین ئەمە وەکو زەخیرەیەکی مێژووی هەم شانازی پێوەکەین ئەمە بە تەئسیلی مێژووەکەی بکەین بگەڕێنەوە مەسادری ئەو کاتەی کە متەئەکد بین ئەو دوو دەوڵەتە سێ دەوڵەتە 50 دەوڵەتە هەبووە چیان بەجێشتووە بۆمان هەتە دیراسەی بکەین ئەمە بە عاتیفە نایبڕن دوای بە چ زمان ئیدارەی حاڵەت خۆیان دەکرد میرنشینەکانی کوردی لە فەترە ئیسلامی عەباسیدا زمانی ئیدارە و زمانی سەقافە زمانی دین عیبادات هەر بە عەرەبی بووە ئەو کاتە بە چ زمان بووە بە کوردی پێم بڵێ کە بۆم ئیسپات کە تۆ زۆر جەخت لە زمانەکەیتەوە خۆشت دیارە کۆمەڵێک ڕایەڵە هەبووە و لەگەڵ هەندێک زمانە تێکەڵیت کردو بۆ ئەوەنە زمان بە سەنتەرە بینی لە ناو یعنی کێشە و گرفتە قوڵەکانە ئەگە کێشە فکریەکان بێ و کێشە مێژوویەکان بێ و کێشە فەلسەفیەکان بێ زمان چییە؟ من حەزەکەم لە ئەزمموی خۆتەوە ئەگەر بکرێت بە کورتی ئەندازەیە باسە بە یەخی زمان بکەیت لە مێژووە. زمان ئەساسی کولتوری هەر ملەتێکە حتا لە ئاینش گرنگترە چونکە ئاینی خۆت فترە و فتر لەوانە بیگۆڕی پێش ئیسلامەتی ئاینی کەی هەبووە ئاینی پێشەویش ئاینی چکەی هەبووە بەڵام زمان هەر زمانە تەتەور دەکا بەڵام زمانە کە ئاینی کورد من باوەڕ ناکەم لەو شوێنەیە کە پێی دەڵێن کوردستان ملەتێکیکە جەماعەتێکیکا بووە هەر ئی خۆیان بوو پێ دوایە یعنی زمان مێژوو دروستەکات زمان مێژووی دروست دەکات مێژووش زمانی دروست دەکات ئەگەر ئێمە بە پێوەرەکەی ڕابردوو وەڵامەکەی تۆ بیپێوین باسی زمانێک کرد و باسی زمانی سەردەستێک کرد کەواتە لە خیابی نەبوونی زمانێکی نووسینە لەوانەیە بەشێک لەوەی کە کورد نەیتوانێت و مێژوەکەی خۆی بنووسێتەوە گەرچی ئەگەر بە زمانەکەی خۆشی قسەی نەکرد بێت نانە من نالم بە زمانی خۆی قسەی نەکردیا بە زمانی خۆی قسەی کردووە کاکە ئارام بە قسەکردن ئەمە بەسمەوەی قسەکردن و نووسین ببەستێ نووسینی کاکە نووسینمان بەدەست نەکەوتووە حتا لە فەترە ئیسلامی کە فەترەیەکی عەسرێکی گەشاوەیە یعنی بە حڕیەتیان هەبووە کە بە زمانی خۆیان شت بنووسن بەڵام ئەلیفبامان نەبووە حروفی هیجائیمان نەبووە نەمان بووە بە چ زمان دەبێت بە یان بە فەهلەوی بنووسی پاش ئیسلامەتیان بە عەرەبی بنووسی خۆسکە بیان نووسبە ماهیەتی زمان چییە لای تۆ یعنی تۆ باسی ئەزمموی خۆت بوون زمان تۆ لە دەرگای تەقەت لە دەرگای چەند زمان داوە تاوەکوەوە بتانی پێی بەو نهێنی و شاراوانە بیکە لە ناو مێژووی کورداوە ئەوەی کە ئێمە لەسەر فەلسەفە و ماهیەت و چیەتی کورد لە ناو فەلسەفەی مێژووە قسەمان کردووە یعنی ئایا زمان چ کات گرنگی کاکە ئارام زمان ئامێری تەواسوڵە لە ئەوی کە تێبگەی ئەوە بەسیترین تعبیرە لە یەکتر تێبگەن کە من لە وەک تۆم تۆش وەک منی بەڵام ئەوە تەتەور دەکات تعبیر دەکەی لە ناخی خۆت شعر دەنووسی مەقام دەلێەوە نووسینەوە دەبی پەخشانە ئەگەر شعرە ئەگەر هەر شتەکە بەکاری ئەمە پیتی خۆمان نەبووە پیتی کوردی نەبووە مەشکوکە بە عاتیفە من دەتوانم ئێستا لەو بوارەی بڵێم پیتمان نەبووە ون بووە بۆ ون بوو زمان کەواتە ئەداتی تەواسوولە لەگەڵ یەکتری ملت ئەساسی دامەزرێنەری هەر ملەتێک هەر نەتەوەیەک هەر قەومیەتێک زمانە لە هەموو شتێکی مهم ئەم ڕەخنەکردنەی تۆ ئایا لە ڕێی پێگەیشتنەوە بە زمانەوە یا گەیشتن بە کۆمەڵە زمان و لە ڕێگەی ئەو زمانانەوە ڕەخنەکان و دۆزیوەتەوە لە ناو مێژووینەتەوە کە حەز دەکەم بمزانی باەم سەقافەی کوردی نالە ملەتی کوردی سەقافەی کوردی پیتی خۆی هەبووە حروفی خۆی هەبووە حروفی هیجایی ئەلیفبای خۆی هەبووە بۆم دەرنەکەوتووە تا ئێستاش
من کتێبەکە پێش لەوانەیە 1000 کسور ساڵ دانرابی باسی ئەو ملەتانەی دەکە کە حروفی زایان هەیە ناوی کوردی تێدا نییە ناوی ئەمازیغ و ملەتانی کە با هەمویان نەلێ بەڵێ من پرسیارێک ئەمازیغش کیانی نەبووە لەوانەیە لە ئیسلامەتیدا لە دەولەتی مرابطین و موحدین ئەوان دەولەتی ئەمازیغین بەڵام عربیان بەکارداهێنا وەسایقیان هەموو بە عربیە کەچی حروفیشیان هەبووە ئێمە حروفمان نەبووە با حروف خۆت پیتەکانی خۆت یان ئەلیفبای خۆت بەکارمەینە بەڵام بە کوردی بنووسە بەڵێ من پرسیارەکەم بە دوو دیوە دیوێکی سادەوە دیوە جەوهەریەکەشی وەڵامی بیتەوە ئایا کورد مێژووە خوێنێتەوە بەڵام ناوبڕێک وەرەگرم دوای ناوبڕەکە وەڵامی ئەم پرسیارم بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە لاتان دووبارە سڵاو دکتۆر بەر لە ناوبڕەکە و پرسیارەمان کردوتمان ئایا کورد مێژووە خوێنێتەوە کەس نییە حەزی لە حتا ئەگەر مێژونووس نەبی دکتۆرە مهندسە شاعرە حەزی لە بزانیتن ئەسڵەکەی نەژادەکەی چییە دەخوێنی بەدەم عیبرەت وەرناگری فەرقە تۆ بە هیوایەش مێژۆکەی بخینی مەڕ کیرام هەر چۆنێک بی بەڵام بلێ بۆ وابووی ئەو ئیسفسارەی لە خۆت بکەیت عیلاجیشی بکەیت ئەگەر تواناتە بی ئەوەی نەکردووە یانی ئیسفادە لە تاری مێژوو خۆی نەکردووە کە ئێمە پڕت بڵاو بووین کە ئێمە میرنشینمان داناوە زۆریش بەڵام یەک دەست نەبووین میرنشینەکان خۆیان سەری خۆیان خواردووە باوک کوڕی خۆی دەکوژی باوک کوڕ باوکی خۆی دەکوژی مام برازاکەی خۆی دەکوژی ئەو میرنشینەکانی فترەی عەباسی من پێش 2-3 ساڵ لە ئاوێزە محەزەرەکەم و لەو بوارەی هەندێک ئەوی دانیشتوونە پێیان ناخۆش بوو چۆن معقولە مامۆستا بەو شکلە بۆیە دوکاکە ئەوە مەسادرەکانە یەک لە قوتابیەکانم کە دکتۆرەکەی لەسەر ئەوەیە پیشانم دەبڕۆنەوە لە بازار ئەو کتێبای بخێنن تۆ ئەم وەڵامەی تۆ دیدێکی ئەندازەیەک فەلسەفیانەی هەبوو وەڵامی ئەم پرسیارە ئەو کێشە دوورمە و دایانەی و ئەو کێشانەی بەردەوام کورتایە ژیاوە ئەزمموی کردووە ئەگەر لە کێشە ناوخۆیەکانی بێ ئەگەر کێشە ئیقلیمی و نێودەوڵەتیەکانی بێ تەواوی ئەوانە بەڕای تۆ هەموو هۆکارەکەی بۆ ئەمەیە گەڕێتەوە کە تۆڵی کورد نەیتوانێت و پند لە مێژووی خۆی من وەربگرێت لە سەرەتادا قەت ئیدانەی تووە ئیقلیمی ناکەم قەزیەکە پەیوەندی بە ملەتەکەەوە هەیە خۆ دێک دەست بە ئەوە ئیسرائیلمان لە پێشە دەوڵەت هەیەیان دەوڵەت نیات بلێ دەوڵەت نیە ئەترات پێمە کەیف خۆتە بەڵام ڕاقیترین دەوڵەتە لەو منطقەیە بەداخەوە شوا دەڵێم ئەمە دەڵێن ئەوە ئەمریکا دروستی کرد رووسیا دروستی کرد ئینگلیز دروستی کرد خۆیان دروستیان کرد ئێمە نابێ لۆمەی خۆمان عیبی خۆمان نەقسی خۆمان بڵێن خەتای تورکیای عوسمانی و تورکیای ئۆردۆغانی یان ئێرانی شاهینشا و ئێرانی ئێستا خەتابارن نا ئەمە خۆتابارین خەتابارین بەو دەرەجەیە کاندی قیوەی کوردی لە ئەنجیری یەک لەو دەوڵەتانە دەکە ئەوکە لە ئەنجیری دەوڵەتە چکایە قیوەی ئەقلیمی لای من مەحذوفە ئەگەر ملت باش بی بەڵام پرسیارێکی واقعیشکەین لەوانەیە ئەگەر ئێستا سیاسیەک سەیری ئەم دیداری ئێمە بکات لێرەدا ئەم بۆچوونانەی بەڕێزت هەڵسەنگێنێ ئەڵێ ئەمە بۆچوونێکی ناواقعیە من دراوسی تورکیایە نەتوانم مامەڵی کەم و دراوسی ئێرانێ نەتوانم مامەڵی کەم و سعودیەک سیاسەتی بەسەر ناوچەکە بێ نەتوانم مجاملەی کەم یعنی چۆن ئەتوانم ئەندازەیەک لانی کەم نیمچە خۆڕێبەریەکیشمە بێ من تەسەور ناکەم چی وەڵامی ئەوانەیەوە دانات وەڵامەکە زۆر ئاساندا وەڵامەکە ئاساندا تۆ یەک دەست بە مەترسێ لە تورکیا دوژمن نییە على الأقل رابطەکەت هەیە لەگەڵ تورکیا ئەویش رابطەی دینیە لەگەڵ ئێران ئەویش رابطەی دینیە و حسنی جوار ئەوەی فکر لەوەی بکە بەڵام ئیسرائیل دەور و پشتەکەی هەموو دووەلی عەرەبینە تا ئێستا ئیعترافیان بە ئیسرائیل نەکردووە ئیسپاتی وجودی خۆی کرد من دووبارە لەوانەیە بینەرێ هەر پرسیار لە تۆ بکاتەوە بڵێ دکتۆر ئەڵێ حوسنی جیوارە خۆ ئێمە هەموو ئەزمونە تاڵەکانی مێژومان بەدەستی ئەم دوو هێزەی دراوسیەوە بۆ لەوانەیە هێزی بۆ ئەوانەی ئەم وڵاتانەی کە ئێستا بەڕێستان ناوتان هێنا یعنی ئەم ئێمە بە ئەزمون لە بەردەسایە کە ئەمانە نەیانتوانیوە دوو حوسنی جیواری باش بن بۆ کورد
ئەی لەکوێ ئێمە گومانی باش بەرین بەمانە بەس یەک دەست بە جۆمەدی ئەو شتانەی لە ئاخری ئەوان مەزبور دەبن ئێترافت پێ دەکەن بەس ئێمە یەک دەست نەبووینە ڕۆحی عەشائیری تا ئێستا زۆر بەقووەتە ڕۆحی ئیقلیمی شارپەرستی زۆر بەقووەتە لای کورد کاک ئارام تۆ یەک دەست بە لە ئاخری ئەوانش ئەتراف پێ دەکەن کە دەبێ ئەمە ئەتراف بکەن کە جەماعەتێکەیە سەقافەتێکەیە مەجموعە بەشەرێکەیە حەقی خۆیانە دەولێت دروست بکەن حەقی خۆیانە عیلاقەمان لەگەڵیان باش بێ ئێمە لە ناو مێژوودا کۆمەڵی ئەزمونمانەیە ئەزمموی سەرکردە یەک سەرکردەیەکی وەکو سەلاحەدینی ئەیوبی کە لە سەدەکانی ناوەڕاستدا پێ ئەگات و ئەتوانێت نەتەوە جیاوازەکانی ئەم ناوچەیە و دەرەوەی ئەم ناوچەکانی خۆشی زۆرجار لەژێر ئاڵاکەیە کۆبکات و بتوانێت جەنگێکی ئەندازەیەک ئەگەر بڵێم جەنگێکی سەربازی و فکری و ئایدۆلۆژیش بەرامبەر بە گەورەترین کیشوەرکە کیشوەری ئەوروپای بڵێن خۆراوایەکانە بەگشتی ئەمانە بەرپا بکات و سەرکەوتنیش بەدەست بهێنێ ئایا فەلسەفەی هەڵکەوتنی سەرکردە لە مێژووە لە مێژووی کووردا بە تایبەتی لە دوای سەلاحەدینی ئەیوبی بۆ غیابی هەیە ئەگەر بکرێ ینی ئەندازەیەک تۆ ڕەهەندە بەهێزەکانی هەڵکەوتەی سەلاحەدین باس بکەی زیاتر بۆ بینەران دواتر بینە سەر ئەوەی بۆچی سەرکردە لە ناو مێژووی کووردا دروست نابێت سەلاحەدین مەرجعیەتی هەبووە بۆ کۆکردنی ئەو ملەتانە مەرجعەکەش دینی ئیسلامیە مەرجعەتەکەش ئەڵڵاهو ئەکبەرە ئەوان دەڵێن ئەوە ڕۆحی قەومی نییە ئەمە نازانینەوە قەومیە دوایت مێژنووسەکان گوتیان ئەسڵەکەی کووردە تەواو کووردە کەس نکولی لەوەی ناکە سەلاحەدین ئەگەر بیگوت وایە من کوردم پێش هەموو شتێکێک عەرەبەکان مەجبوور نین بەربەرەکان ئەمازیغیەکان لەوێوە دێن کە بەشداری بکەن لە جەنگی لەگەڵ خاز دروشمەکان مەجبوور نین حەقمان چیەوە دەڵێ من دەوڵەتی کوردی دامەزرێنم دەوڵەتێکی کوردیش دامەزرابایە لە پایتەختەکەی یان قاهیرەیە یان دیمەشقە هەردوو شاری کوردی نین ئەو دەوڵەتەی سەلاحەدین دایمەزراندووە لەسەر خاچ کوردستان نەبووە کەواتە بە مەجازی دەڵێن مصریەکانەوەی دەڵێن لەوانەیە هەندێک غەربیەکانیش بڵێن دەوڵەتی کوردی سەردەمی سەلاحەدین 21 ساڵ حکمی کردووە سەلاحەدین کوردستان گشت کوردستانی نەبینیوە 3000 ئابلۆقای مووسڵی داوە شاری ئامەدیش دیاربەکریشی بینیوە خوشکەکەی 44 ساڵ لە هەولێر خێزانی سوڵتان مزەفەر دین گۆگبۆری بووە نهاتێ زیارەتی خوشی خۆی بکە کەواتە بۆنی حقیقەت بۆنی کوردایەتی لە دەوڵەتی سەلاحەدین نایە خۆی کووردە سەربازەکانی لەوانەیە لە نێوەی زیاتر کورد بن بەڵام دەوڵەتەکەی سفای کوردی لەسەر نەبووە کاکارام لە ئەو سەقافەکەی نەخێر پێشتر زۆر جەختت لە تۆکمەی ناوخۆیی کردەوە ئایا ئەمە بۆ سەردەمی سەلاحەدینی ئەیوبیش ڕاستە کە جگە لەوەی سەرکردەیەک بوو وەکو دووتت مەرجەعەکەی ئاینی پیرۆزی ئیسلام بووە و ئەگەر ئەوەش نەبێ تۆکمەی ناوخۆیی ئەکرێتە پێوەەر بۆ سەردەمی سەلاحەدینی ئەیوبی سەلاحەدین بەبێ ئیسلام سەر نەدەکەوت سەلاحەدین مەرجعەکەی ئەوەیە ئەوانیش خاچی ئیسلامی کە لەژێر دەسەڵاتی ئیسلامیەکان بوو ئێستا داگیر کراوە لە لای خاز دروشمەکان دەبی ڕزگاریکەی جۆ نادەن ئەوجا ئەوە مەسریە خۆی مەسریەکەی ڕوحی عروبی زۆر زەعیف بوو ئللا فترەی عەبدولناسر نەبی تۆ تەوێ بڵێ جێکەوتی دینیش لە ناو مێژووە بۆ خۆی سەرکردە دروستەکات ئەساس ئەوە ئەساسی نەک دامەزرێنەری دەوڵەتیە دین بەڵکو ئەساسی دامەزرێنەری فەلسەفەی مێژووشە ئەوەل فکر ئەوەل هزر کە بیر لە فەلسەفەی مێژوو کردبی فەلسەفەی دینیە لە دینەکە دەوڵەت دروست دەبێت لە دینەکە تەفسیری دینی کۆنترین تەفسیر لە بواری فەلسەفەی ئەو ڕێسانەی لە ناو فەلسەفەی مێژووە قسە لەسەر هەڵکەوتنی سەرکردەکەن لە مێژووە یعنی ئەگەر ئێمە ئەمە هاوسەنگکەین بۆ سەلاحەدینی ئەیوبی چۆن ئەکرێت لەو ڕوانگەیەوە سەلاحەدین هەڵسەنگێنێت سەلاحەدین نیتاجی خاچی نالم تکریت لە 24 سعات پاش دایکبوونی لە تکریت بووە ئەوە درۆیت سەلاحەدین یوسف تکریتی سەلاحەدین پەروەردەی شاری حەلەب دیمەشق و قاهیرەیە ناوی شارێکی کوردی تێدا نییە سەلاحەدین کەواتە شیعارەکەی ئەگەر ڕزگارکردنی
مصر نبي باش سي هێرش بردنی خاز دروشمەکان سەرخاکی مصر نەبووە لەگەڵ مامی بە ئیعازی نوورەدین مەحموود خاوەن حەلەب خاوەن مووسڵ خاوەن دمەشق لە پاشان سەلاح الدین ئەو دەورەی نەیدەتانی ببینی سەلاح الدین تەوەجوهەکەی دینی بەحت بووە ئەمە چ پەیوەندی بە فەلسەفەی مێژووە یەگەر ئێمە هاوسەنگیکەین وەکو پرسیارەکە کرد ئێمە گوتمان فەلسەفەی مێژوو ئەساسەکەی دەست پێ دەکەن لە ئاەنەوە ئاەن فەلسەفەی مێژوو فەلسەفە مێژوو دروست دەکات ئەوەل تەفسیر لە هەموو تاریخەکان لە دینەوە دەست پێ دەکات يعني تفسير الديني للتاريخ دوای چونە تفسير الفني تفسير العلمي تفسير الفلسفي ئێستا مراوحەی دەکە لە شوێنی خۆی بەشی دووەمی پرسیارەکەم پەیوەندی بە خیابی سەرکرە و دروست نەبوونیەوە بوو لە تۆ حڕیاتە بێت لەوانەیە من دەسەڵاتم بەسەر ئەو مێژووە هەورد و درشتی نەبێ هەبێ سەرکردە من نەیزانم بەڵام ئایا باوای لێ بکەم لە دوای سەلاح الدینەوە سەرکردەی سەلاح الدین ئاسا لەناو مێژوودا لە قۆناغە مێژوویەکانە دروستە بێت هەبوو دەبێت دروست بی بەڵام نەبووە نە شخصیەی کارێزما پاش سەلاح الدین لە ناو کوردان پەیدا نەبووە شخصیە لەوانەیە شخصیات علمی هەبوونە چەند شاعر هەنا يعني هۆکار چیە يعني هۆکار ئەو فەلسەفەی مەرجع دینیەکەیە یاخود هۆکاری دیکە سەری هەڵدا لە دوای سەلاح الدینی بەڕێی من هۆکاری نەبوونی نەک مێژوونووس بەلکو فەلسەفەی مێژووش ئەوە بووە ئێمە لە مێژوودا مجتەمعێکی کۆمەلگایەکی مەدەنیمان دروست نەکردووە چونکە ئەو شتانە نیتاجی شار دەبینی 44 ساڵ لە فترەی حکمی سوڵتان زەفەرەدین گۆکبەری 20 ساڵەکەی برایەکەی چەند کۆمەلێک مێژوونووسی عەزاییمان لە دروست حتا فەلسەفەی فەیلسوف عەزەدین ئیبن نەجل ئەربیلی ئەبن خەلەکان ویستی لەسەری بنووسی بەڵام کە ئەبن خەلەکان زیارەتی کرد بە ئەبن خەلەکان کۆت بڕۆ دەری کرد خۆی دەنێ خۆی ئەو باسی ئەو شتەی دەکات ابن مستوفیمان لێ دەرچوو ابن خەلەکانی عەزیمی خاوەن ئەو کتێبە عەزیمەی وەفەیات العەیانمەوە دەرچوو بۆ چونکە ئەو شارە مستەقیر بوو ئەو شارە پارەی بۆ دەهات مجتەمەعێکی مەدەنی عالەمەکان داهاتنەوە لێر سەرکردەی لۆکالی بوو ئەمانە لۆکالی نەبوون باقی ناکە تۆ لە لۆکالی دەست پێ ناکەی ئەدی بەچی دەست پێ دەکەی ئەمانی لە دوای سەلاح الدینی ئەیوبێ باسەکە سەرکردەی مێژووی هەبوو بۆ لە باکووری کوردستان هەبوو لە باشوور هەبوو لە ڕوخۆڵات هەبووە ئەمانە بەمانە فەلسەفی و بەمانە فکرێ قوڵەکەی لە مێژووە بۆیان یعنی ئەکرێ بە سەرکردەی قۆناغێکی دیاریکراوی مێژوو ناو بنرێت یاخود تەنها ئەو تایپە ناوچەی بەسەرا ئەسەپێنرێکە هەی بووە لە ناوچەیەک و قەڵەمڕەویەکی دیاریکراوە بوو کاکە سەرکردە وەک چی کاچێ پاش سەلاح الدین کە سەلاح الدین گوتمان دەوڵەتەکەی دەوڵەتی کوردینە وە نەک خۆی نەک جەماعەتەکەی نەک سەرکردەکانی نەک ئەفسەرەکانی هەموو ئەغڵەبیان کورد بوونە بەڵام چیان کرد بۆ کورد مەشکوکە کە سەلاح الدین کوردی دەزانی مەشکوکە سەلاح الدین زمانی کوردی دەیزانی چونکە نیتاجی ئەو خۆڵە بووە لە حەلەب لە مووسڵ لە حەلەب لۆ دمەشق لۆ قاهیرە دیار نییە کەس نالێ سەلاح الدین بە کوردی قسەی ئەم پرسیارێکی گرنگی ئەندازەیە هەندێک لە ناوەندە زانکۆیەکان و هەندێک لە کەسە ناسیۆنالیزم و قەومیەکان بیرهێنان با من پرسیارەکەی ئەوەند لێ بکەم ئەی پێ دوانیە بۆ خۆی سەلاح الدین ناهوشیار بووە بەرامبەر بە نەتەوەکەی بۆ نەهات دەوڵەتێ بۆ نەتەوەکەی دروستکە لەو سەردەما ئەسڵەن بیر لەوەی نەکردووە سەلاح الدین دەوڵەتێکی کوردی دابمەزرێنی سەلاح الدین کوردایەتەکەی بۆ ئەوە بووە دەیزانی کوردەکان زۆر ئازان ملەتێکی دلێرن ئازانە ناترسێن ببوورە پێ دوانیە دەوڵەتێکی بۆ کورد دروست بکردایسە دیسان ناوێکی تری گەورەی کورد لە مێژووە ڕقەمێکی ترە بوو ناوەنرا دەوڵەتی ئەیوبی کوردی پێش سەلاح الدین دەوڵەتە بووە کوا ئاساریان چی ئەوانەی دەناسی بەڵام ئێمە هەمووان سەلاح الدینی دەناسین پێش سەلاح الدین میرنشینەکان کە دکتۆر حسام الدین نەقشبەندی الکورد في الدين والوشارزات في القرن الرابع والخامس استاد ترجمة كرديش كراوة لصدي صاروا بينز هجري دا بلام چه أو ميرنشيني حسنوي
النازی و مەڕوانی دەزانی چێ قادەکانیان ئەوانە کوردن باسم کردیە لۆ جانبی ڕوحی کوردی ئیمارە فەوقە حجارە ناحیە کوردەواری جارێککە دەلێمەوە باشترە لە سەلاحەدین کە هیچی نەکردووە بۆ کورد ئەوەی ڕۆژێ لە ئەکادمی مناقەشە بگوتیان جەناحی کوردی لە ئەزهەردا لە زمانی سەلاحەدینەوە دەست پێ گوتم بە وەسیقەکەم بدێ گوتم کاکە لە سەردەمی عوسمانی ڕە سەدای 19دا ئەو جەناحە دامەزراوە لە خۆتان قسەی مەکەن زۆرشی تا ئێستا سەلاحەدین باشی کریا خراپی نا سەلاحەدین ئەڵبەت بە ئەزمموی توێژینەوەی تۆ کە زۆر قوڵبوویتەوە لە مێژووی سەدەکانی ناوەڕاست فکریوە لە ڕووی فەلسەفیەوە وە قسەد بە تایبەتی لە ڕوانگەی ڕۆژەڵات ناسەکانیشەوە و سەردەمی سەلاحەدینیش تۆ بە تایبەتمەندی سەلاحەدینی ئەیوبیە بۆ توێژینەوە نووسین کاکە سەلاحەدین من دەست و قاچی سەلاحەدینی ماسەکەم کەسکردەی کووردە بە عالم ناسی پاش مردنی کاوە کورد بووە لە سەردەمی خۆشی دەیانزانی کووردە مێژنووسەکان باسی ناکەن ابن الأثير بە مردنی سەلاحەدین دەلێ نالێ کورد دەلێ هەذەبانی ناوی عشیرەتەکەی دەینی یعنی ابن جوبەیر ئەو گەڕۆکە ڕحلە ابن جوبەیر ئەوە کتێبەکە ئەلەوەیە باسی سەلاحەدینت بۆ دەکات سەرکردەی وا بووە ئەوە بەدەستی خۆی شووری دیواری قوچی پیرۆز دروست دەکە لەگەڵ کوڕەکانی بەڵام کە دێتە سەر کورد قسەیان پێ دەڵێ قسەی خراپیان پێ دەڵێ ئەوە کتێبەکەی بخینە من نەخدم کردووە پاش سەلاحەدین سەرکردەمان نەبووە بگاتەوە مستەوای بەڵام پێم باشە سەلاحەدین نەبووە من دەلێم جارێک کە دەیلێمەوە دەست و سەر و چاو و دەست و پێی سەلاحەدینی واز دەکەم چونکە لە کمی ئەگەر سەلاحەدین نەبووە من دکتۆراکەم لەگەر چار کتێب و 11 بەحسی من دەنووسی لەسەر سەلاحەدین لەسەر چەند بنووسی باە بەڵێ ئەمێ لەم پرسیارانەی ئەخیری بەرنامەکەمە بێمە سەرەوەی ئایا جگە لەوەی کە جیاواز لەوەی کە تۆ باس لەوە ئەەکەی کورد سەرکردەی نەبوو ئەی بە دیوێکی دیکە ئەگەر هەش بوو بێ سەرکردەی لۆکاڵی ئایا سەرکردە بۆ بەمای نەکبەتی و نەهامەتی بۆ کورد ئەکرێ بڵێن ئەزمموی مێژوی وامانەیە زۆر جار سەرکردە ملەتێکی بەرەو هەڵدێر بردبێ ئەو سەرکردە کە ناوم لێنە کاریزما نەمان بووە ئللا سەلاحەدین نەبی ئەویش بیر لە دامەزراندنی دەوڵەتی کوردی نەکردووە کاکە دەوڵەت یەک لە منشەقەکان کە یاخی بووە لە دەوڵەتی عەباسی لەگەڵ ئەیوبیەک وستیتی دەوڵەتە عەرەبی و کوردی دابمەزرێنی زمانی خلافەی عەباسی پاش سەلاحەدین یەک لە ئەیوبیەکان خەبەری دەنەریت خەلیفە بۆ خەلیفەی عەباس دەڵێ ئاگات لە خۆت بی ئەوە دایانەوێ دەوڵەتە چی لەسەر حسابی دەوڵەتی عەباسی دامەزرێن خەلیفەی عەباسی دەیانگری سەرکوتیان دەکە دەیان کوژی کەواتە ئەیوبیەکان ڕۆحی قەومیان نەبووە ئەو شتانەی کە ئەیوبیەکان کردووە بۆ خزمەتی زمانی عەرەبی باشە سەلاحەدین لۆ نەیتانی ئەلیبایچ کوردی لە سەردەمی خۆی نا دەوڵەتیش کوردی ئەلیبایچ کوردیمان بۆ دامەزرێ بەوەڕن کاکە دانیش ئەلیبایچی دامەز وەک ئەلیبایەکە ئێستا کامە پیتە عەرەبی بەکاردێنین ئەوەیشی نەکردووە سەلاحەدین فکری ئەوەی نەبووە فکرەکەی بیدایەتەکەی دەوڵەتێکی لۆکالی بووە لە مەسر بەلام دوای شمولی هەموو لیبیا و مصر و سوودان و یەمەن و وڵاتی شام و وڵاتی جەزیرەی شمول کردووە دەوڵەت لە خلال 21 ساڵ دوای منداڵەکانی حەریص نەبوون لە سەرمانەوەی ئەو دەوڵەتەی گەر بپرسم دکتۆر یعنی کورد ئێستا چ قۆناغێکی مێژووی ئەزمونونەکە ئەگەر ئەم قۆناغا بەرینەوە بۆ 30-40 ساڵ بەر لە ئێستا دکتۆر موحسین محەممەد حسین وەکو توێژەرێکە زیاتر لە مێژووی فکری مێژووە ئیشی کردو ئەگەر لە ڕەهەندە فکرێکەشیەوەی بڕواین ئێستا چ قۆناغێک ئەزمونونەکە کاک ئارام لێمان تێک چووە تۆ ناتوانانی بڵێت چ قۆناغەکە چونکە ئەگەر بیلێ ئەوە مەسئولیەتەکە لە سەرشانێت پاشە ئەوە قۆناغی بیدایەتە تشکیلی دەوڵەت وانە کا دەوڵەتەکە حتى شمولي قۆناغی بیدایەت چییە بیدایەتەکەی کە من گوتم دین دەوڵەت دروست دەکە بە پێی نەزریاتەکەن ئێستا ئەوە نەما دین دەوڵەت دروست بکە ئەگەر نەتەوە دەوڵەت دروست دەکە دوای دین نەتەوە دەوڵەت دروست دەکە خۆی هەر لە مێژوودا دین دەوڵەت دروست کردووە
دین دەوڵەتی دروست کردووە. بەڵێ وەڵامەکەت بیر نەچێ. بەڵام ئێستا ئەگەر دین ئەو دەورەی نەمابی ئەو ڕۆڵەی نەمابی ئەدی ئەو خۆی لەبەر چ دەڵێم دین چونکە دین بەبێت تایفیەت بەبێ مەزهبیەت ملەتی کۆ دەکاتەوە. ئەگەر ئێستا بەدین دەوڵەتێکی دانەمەزرێنی ئالاسە زمانی نەما وەک تۆی میش دەڵێ ئەوە کتێبەکەیتی ئەدی چ دروست دەکات ئەمە کات دەستمیان پێکردە بە دامەزراندنی دەوڵەت. ئێستا ناکۆچی مابینی دوو قیوەی کوردی ئەساسی لە کوردستانی هەرێمدا لە کوردستانی باشووردا ئەو ناکۆچیە زیاترە لە ناکۆچی هەرێم لەگەڵ تورکیای. کەواتە چۆن دەوڵەتدا کەواتە ناگەین بە دەوڵەت حالیەن بەو شکلە کەواتە ناتانی تەحدیدی قۆناغەکەش بکەیت. بۆ ئەم قۆناغە کەرەستەکانی دەوڵەت چییە کە زۆر جار لەم لاو لەولاوەکو تۆڵی هەندێک قیوایە هەندێک هێزی سیاسی باز لە دەوڵەتەکەن. کەرەستەی دەوڵەتداری چییە؟ هەر زۆر بەسادەی زۆر بەسادەی بڵێم دینە هەڵبەت ببوورە منەمێ تۆکو کەسێکی قاڵ بوو لە ناو ئەزمونونەکانی نووسین و توێژینەوە لەسەر دەوڵات و لەسەر سەرکردە لە ناو مێژووی کورداوی کە نمونەی سەلاحەدینمانێ نایەوە و ئەو پێدرا و هەموو ڕوودا و سینناریوانەی کە لە ناو مێژووی سیاسی کووردا هەبوو ڕێگر بوون لەوەی کە سەرکردەیە دەوڵەتێ دروستکە لەو ڕوانگەوە بەڕێزێ ئەمێ وەڵام بیتەوە. کاک ئارام ئێمە هەموو گشت کەرستەکانی دەوڵەت بوونمان هەیە. شعور هەستکردن کە ئێمە ملەتێکین کە زمانێکی هەموو ملت لازاتیایە کەواتە بۆ دەوڵەت نین خەتای ملت نییە. ئەگەر چی من زۆر زار دەڵێم کەیفەمە تەکون و یوەلە عەلەیکم بەڵام کەیفەمە نەکون و لا یوەلە عەلەینا. ملەتەکەی هەری کەسە بە تاک لەگەڵی بچی دانیشی ئومنیەتی ئەوە بە پاچی دەلێ دەبی ئەمەش کاکە دەوڵەتێکمان هەبی. بەڵام سەرکردەکانمان لەگەڵ ئەو مستەوای وعی قەومیەکەی ملەتەکەمان خۆ ملەتەکەمان زۆر وعیش نییە بەڵام هەستی نەتەوایەتەکەی بە قووەتە. سەرکردەکان لەو ئاستانین شعور بە مەسئولیەت ناکەن شعور بە ڕوحی قەومی ناکەن کەم و کورتی تێدایە. هەندێک شت لای ئەوان گرنگترە لە مەسیری ئەو ملەتەی خۆیان بەقوای نمونە ئەو شتانە چین. ئێستا تۆ باسی ڕێگریت کرد لە ڕابردووە پێشتر ئەی ئەو ڕێگریانە کامانن کە ئێستا نایەڵەن شعوری نەتەوەیی سەرکردەکان بەهێز بێ ئەوەی پێ لە پێشترە تاوەکو دەوڵەتەکەی یعنی ئەوانە مەسلحەتی ملت حسێب ناکەن لەسەر هەموو مەسلحەتەکان بی با خلافم هەبی نابی بەبێ خلاف ملت نییە خلافی نەبی نابی حزبیت بباتە کۆسب. من ئەو دەوڵەتانە یەمین و یەسار ناکۆچیانە یەکتری حسابەدا بەل یەکتری ناکوژن براکوژیان نییە کەواتە ئەتۆ یەکتری مەکوژە لە ئاخریە دەگەنەوە یەک تۆ یەساری منیش یەمینیم بەڵام ئێمە ئامان زمانیەکە سەرکردەکانیشمان دەبی عەکسی ئەوەی بکەن کە ئێمە کاکە تەجاوزی زاتیەتی خۆمان بکەین تەجاوزی مەساڵی خۆمان بکەین. بۆ باسی زاتیەتەکەی دکتۆر یعنی ئایا زاتیەت زۆر گرنگە ئەگەر زاتیەت حسابی زاتیەتی خۆیان نەکەن دەبی تەجاوزی زاتیەتی خۆیان بکەن دەبی لە بەرژەوەندی ملت خۆیان فکرکەن بەرژەوەندی ملت خۆیان ناکەن. ئەتەوێ بڵێ ویستە زاتیەکان یا شخصیەکان ڕێگرێکی ئەساسیە لەوەی کە دەوڵەت دروست نەوێ بۆ کورد لە کۆناغا بەتایبەتی ئەم باشوور باسەکەین. ئەوەیە مەسەلەکە ئەوەیە. ئێستا لە کوردستانی باکوور لە کوردستانی کە پێ دێنن تورکیا هەمویان با بڵێن سەر بە پەکەکەنە بەڵام سبەیکیانە چەنەبی پەکەکەوە خۆی نامینێ ملەتێکین سەیرین ئێمە ئەو تەبیعەتە دەبی بگۆڕێ بە تەسقیفکردن بە دەرس وەربگرین تاریخی ملەتان بقینین کاکە ئەوە خەتەرە ئەو ناکۆچیە وامان لێ دەکە ئەمە بڕوخین. ئەی ئەوە دکتۆر خۆ ئێستا کورد زۆر لەم کاتا باسی زۆر دروشم و سروتە کوردیەکانەکە دەوڵات ئاڵا سنووری جوگرافیا زیندووکردنەوەی ناوچەکانی خۆمان ئایا ئەمانە نابنە کەرەستەی ئێمە دەوڵەتمان هەبێ دەوڵەت دروستکەین. ئەوە کەرەستەی دامەزراندنی دەوڵەتە بەڵام سیاست قیوەی سیاسی قیوای شعورکردن بە مەسئولیەت ئەوان با نالێم ئیستیغلال دەڵێم ئیستثماری ئەو شعورەی دەکەن بۆ دامەزراندنی دەوڵەت نەیان کردووە. من لەسەر ڕاستم ئەوان لەسەر غەڵەتن ئەویش دەلێت نەخێر من لەسەر ڕاستم ئەوانە لەسەر غەڵەتن
ئەوە وێرانکردنە. عەرەبەکانیش وایان کرد بۆ 22 دەوڵەتن. خۆی عەرەبی وڵاتی عەرەبی هیچ وەختێک یەک دەوڵەت نەبوونە، ئەوە ڕاست نییە، بەڵام هەبووە هەندێک جار دەوڵەتی عەرەبی فترەت بدایەت ئیسلام ئەو مەناطقانە یەک حاکمیان هەبووە. ئێستا کێ بەرپرسیارە لەمە لەوەی کە کورد لە ڕووی مێژووی نەیتوانیوە مێژوو بە ئێستا بگەێنێتەوە و ئێستا ئەزمونێکەکەین کە لەوانەیە وەکو تۆ باست کرد 30 ساڵی دیکە بنووسرێتەوە ویستی سەرکردەکان نایەڵە ئەمانە چێن بۆچی لە ئێستادا ئەم ڕێگریە دروست ئەکرێ؟ ناویان بینم؟ ناوم ناوێ بەڵام خۆ ئاماژەکان ڕای گشتیش هەموو ێزان ئەو عەقلیەتەیە ئەو عەقلیەتە کە نەفەسەکەی هەناسەکەی کورتە هەتا ئێرەیە زیاتر نییە. بیر لە قەومیەتی لە ملت خۆی بکە بە بزانێت چمان بەسەراتیە. داعشێک تهدیدمان دەکا. پێش ساڵێک و نیو 2 ساڵ هەولێر قسمێکی ناکەم ڕۆیشتن لێترسان کەواتە ئەمە باوەڕمان کەمە نالێم نییە بە قیوای ذاتی خۆمان کە بەرامبەر داعشرا بۆسی عالەم ڕای کرد. وەکو دوا پرسیار ئەم دۆخەی کە ئێستا جەنابەت ڕەخنەیەکەی ئایندەمان بەکوێ گەیەنێت؟ ئەگەر لەسەر ئەو عەقلیەتە بڕۆین هەروە دەمینێن دەڵێن ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار ئینشاڵڵا وا نالێ ساڵێکی کە داعش نەمینێ لەوەی باشتر دەبین. ئەگەر داعش کە نەما هەروە بمینێن چاوی قادەکانمان دەردەینی بە دوو پەنجەکەم. ئینسانی شەریف دەبی ئەوە مووقفی بکاکە حتاکەی بەس نییە ئیستیغلالی بە پرۆپەگاندە و باڕاگایاندن بە تەلەڤیزیۆنات و قەنەوات هەڵمان مەخەڵەتێنن بەسە با بەیەک دەستبین. با شعوری ئەومان نەبی کوردستانی باشوور ببیتە 2 دەوڵەت 3 دەوڵەت لای حکوومەتی عێراق ئەوە ئیدارەی سلێمانی ئەوە ئیدارەی هەولێر و دۆک بەسە. کەواتە دەوڵەتانی دوژمن دەور و پشتمان غەڵەت نەبوونە کە کوردستانیان دابش کردیە چونکە ئەمە خۆمان ئیستعدادمان هەیە هەبووە دابش بکرین. خۆتان دابش مەکەن چونکە ئێستا چ عەرەب دەوری هەیە چ تورک دەوری هەیە یعنی دەتوانیتن ئەگەر ئێمە یەک دەست بین چ فورس دەتوانێت ئەو دەورەی بینی. دەردەکە لە خۆمانە کرمەکە لە خۆمانە دەلێ ئەگەر دارە کرمەکەی لە خۆی نەبی 1000 ساڵ دەشی کرمەکە لە خۆمانە. ملەتەکەی من ئیدانە ناکەم ئەوەندەیە ملەتەکان دێ جەماعەتەیە لە ملەتەکەی هەڵدەخەڵەتێن تا ماوەیەک لەوانەیە حتا هەتایە بەڵام قسمەکەیە بریندار بوونە هەستیان بریندار بۆ دەلیان ئەوە بۆ وامان بێ دەکەن. با قادەکانمان ئەمە دەزانینەوە وایە قادەکانمان معقولە نەزانن ئەو وەزعە تەواو نییە ئەو وەزعە تەواو نییە دەبی ئەو وەزعە ڕاستبی با هەست بکەن کە نیزامێکی دێموقراتی نیوە دێموقراتی ئەو مەسەلەی ئەو کێشەی هەڵ دەکا بۆ باوەڕیان بە دێموقراتیەت نییە. هەردووچیان هەردوو جەماعەت هەردوو ئیدارەش خۆچکە ئینشاڵڵا نابیتە دوو ئیدارەت باسی دێموقراتیەت دەکەن بەلەند بەبێ ئەوەی پەیڕەوی دێموقراتیەکەی بکەن. زۆر سپاس بۆ پرۆفسۆر دکتۆر موحسین محەممەد حسێن توێژەر لە مێژووی فکری مێژوو سپاس بۆ ئامادەبوون لەم دیدارە تایبەتەی کەناڵی ئاسمانی پەیام. سەرچاوم بەخێر بێن سەرچاوم. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی دیداری تایبەتی ئەم جارەی کەناڵی ئاسمانی پەیام تا دیدارێکی دیکە بەخوای بگەورە و میهرەبانتان دەسپێرم خواتان لەگەڵ کاتێکی خۆش.